الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، سەرەتای وتاری ئەمڕۆمان بە 10 سەڵەوات لەسەر پێغەمبەریان صلی الله عليه وسلم دەست پێ ئەکەین و ئەڵێن: اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا وطبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. بەڕێزان و خۆشەویستانم، ئەمڕۆ بڕیار بوو کە باسی ڕەوانەوەی گومانەکانی دەوروبەری ڕۆژوو ڕەمەضان لە خزمەتانە بکەم، لەبەرەوەی ئەم بابەتی گومانانە زیاتر خەڵکێکی مولحید ئەیهروژێنێ. حەزەکەم باسێکی کەسە مولحیدەکان بکەم پێشتر کە داوامە لە ذاتی پاکی پەروەردگار هیدایەتی هەمویان بدات. لە ڕاستیە ئەو خەڵکە مولحیدەی کە لە کوردە و هەڵگەڕاوەتەوە لە ئیسلام، زۆرینەی کات هیچ شتێک لە باریانان نییە، تەنها هەندێک مەسائیلی دینی نەبێ کە ئەیهروژێن و یان بێئەدەبی کۆمەڵە بەرامبەر بە دین کە ئەیکەن. ئەگەر نا تا ئێستا مولحیدێکمان نەبینی کە بە عەقڵی فکرەکەی خۆی وەرگرێ و جوان دەست بگرێ بە فکرەکەی خۆی و لەگەڵ یا بڕوا و حەقی بەسەر خەڵکی موسڵمانەوە نەبێ. بە درێژایی مەلاحیدەی کورد هەمیشە ئەو کەسانە بوون کە هاتوون ڕۆژێ سوورەتێک لە سۆتەکانی قورئانیان دڕاندووە، ڕۆژێک بێئەدەبیان کردو بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ڕۆژێ جوێنیان بەخوا داوە، ڕۆژێک نەبووە بێن ثەقافەتی خۆیان بۆ ئێمە دەربخەن. بۆیە دیمەنیان زۆر ناشرینە لە هەرێمی کوردستانە. هەتا ئەمڕۆژ ئەو کەناڵانەی کەوا بانگیان ئەکەن، هەستەکەی ئەگەر لەبەر تەنها کۆمەڵی ئەعتیباراتی دووەلی ئەوان نەبێ بڕواناکەم ئەوانیش بانگیان بکەن، چونکە هەستەکەم کە نە شەعبیەتێکیان هەیە نە مستەوا و فەحوایەکیان هەیە. ئەوە ژوای لێ کردوون کە نەتوانن بە شێوازی زانستی بیرکەنەوە، بیریان زۆر کوڵ بووە و کۆڵ بووە. یەکێک لەو بابەتانەی کە ئەیهروژێنن لەسەر مانگی ڕەمەضان، تقریباً شوبهاتەکان لە مانگی ڕەمەضانە زۆرن. یەکێکیان ئەوەیە موسڵمانان بۆ لە یەک کاتا بە ڕۆژوو نابن، بۆ ئیختلاف بۆچی لە مانگی ڕەمەضانە دروست ئەبێ. ئەم وڵاتە ئەڵێ ئێستا ئەیکەم، وڵاتێکی تر ئەڵێ دواتر ئەیکەم، کاتێکی تر. ئەم ئیختلافە بۆ لە ناو موسڵمانانە. ئایا موسڵمانان شعوری ئەوەیان نەبوو کە هەموو کاتەکانیان یەک خەن و پێکەوە بە ڕۆژوو بن؟ گومانێکی تریان شەوەکانی قەدر، ئەو شەوانەی کە طبعاً مەلاحیدە یەک ملاحەزە لە خزمەتانە، هەندێکیان مۆرکێکی ئیسلامیشیان پێوەیە ئەبێ ملاحەزەی ئەوە بکەن کە بە زمان ناڵێن ئەمە مولحید و کافرین، خۆیان بە خەڵکی موسڵمان پیشان ئەدەن و بەڵام شوبهاتەکان بڵاو ئەکەنەوە. لە ئەسڵا شوبهاتەکان هی مەلاحیدەیە. شوبهەی دووهەمیان لە سەر قەدر، ئایا بۆچی یان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کاتێک کە قورئانی بۆ هاتۆتە خوارەوە پاییز بووە یا زستان بووە یا چ کاتێک بووە،
ئەی چۆن ئێستا هەر ڕۆژەی هەر جارەی مسلمانان لە کاتێکە دەمێت لە هاوینا قەدر ئەکەن، دەمێت لە زستانە ئەیکەن، دەمێت لە بەهارە، دەمێت لە پاییزە. تقریبا جەوهەری ئەو دوو ڕەخنەیی کە ئەیگرن یا ئەو دوو گومانەی کە بڵاوی ئەکەنەوە ئەم دوو نقطەیە، ئەم دوو نقطەش هەردووشی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە لە ڕاستیە لە فەلسەفەی عیباداتی مسلمانان تێ نەگەیشتون، چونکە فەلسەفەی عیباداتی مسلمانان لەوە زۆر گەورەترە کە ئینسان تەنها چەند نەسێک بخوێنێتەوە یان تەنها بڵێ چەند ئاەتێک ئەخوێنمەوە ئیتر من تێگەیشتم لە با بڵێن فەلسەفەی دین. نەخێر، ئەوێ زۆر بە قوڵی بچێتە ناو دینەوە ئینجا حاڵی ئەوێ بۆ. ئەمڕۆ هەوڵ ئەدەم جوابی ئەم دوو بۆیە بدەمەوە. بۆ ئەوەی جوابیان بدەمەوە سەرەتا پێویستم بەوەیە کە باسێکی گشتی عیبادەتی مسلمانان کەم ئایا خوای گەورەم کاتەکانی نوێژ و تاعەت و عەبدایەتەکانی دایە دەست پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و دایە دەستی مسلمانان یان نا. دیارە هەموو عەبدایەتەکانی کەسی مسلمان مەربوط نین بەخۆیەوە. سێشت هەمیشە لە ئیسلامە مەربوط بوون پێکەوە. مرۆڤ، قورئان لەگەڵ کەون و گەردوون، ئەم سێشتە هەمیشە سێ تەوەربوون پێکەوە. دیقەت بدەن لە قورئانە یا جیبال ئەوبی معه والطیر، ئەی کێوەکان، ئەی تەیر و باڵندەکانی نزیکی داوت، ئێوەش لەگەڵ ئەوە ئیستیغفارکەن و بگەڕێنەوە. کەوابوو تەنها مرۆڤ نییە، ئاژەڵەکان، کەون، دەوروبەر هەر هەمووی. پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم ئەفەرمێ لە هەر شوێنەکان نوێژت کرد، ئەو شوێنە لە ڕۆژی قیامەتە یە شاهیدی ئەدا خوایە ئەم عەبدەی تۆ لەسەر شانی من نوێژی کرد. کەوابوو ڕەبدی تۆ لەگەڵ زەویە هەیە، لە هەر شوێنەکە ذیکرێک ئەکەیت و تا کوێ دەنگی ئەم ذیکرە بڕوە. بانگوێژە جوانەکان حتا کوێ دەنگی بانگەکەتان بڕوە. دار، بەرد، کەون و کائینات هەموو شاهیدی بۆ ئێوە ئەدا لە قیامەتە. واللهی لە شوێنەکە دانیشە قورئان بخوێن لای پایەیەکە، ئەو پایە لە ڕۆژی قیامەتە شاهیدی بۆ تۆ ئەدا کە تۆ هاتووی کەلامی خوا لەو شوێنە خوێندوتەوە، ذیکری ئەخوێنی، قسەیەکی خێر ئەکەی. وا تەسەوور مەکە کە بۆ عەبدێک لە عەبدەکانی ئەکەی تەنها عەبدەکان گوێیان لێبێ و شاهیدی بۆ بن. واللهی دار و پەردی ئەو مەنتیقەیەش کە گوێی لێ ئەبێ هەر هەمووی شاهیدی بۆ تۆ ئەدا. بۆیە ئێمەی مسلمان ئەمە نەظەرمانە کە شتەکان بەدەست خۆمان نییە، خوا بڕیار ئەدا، بەڵام یان ڕەبتی ئەکا بە ئینسانەوە یان ڕەبتی ئەکا بە گەردوونەوە. یەکێک لە ئەرکەکانی کەسی مسلمان ئەوەیە کە زۆر سەیری ئاسمانەکان کە، زۆر سەیری گەردوون کە. سەیری با نوێژەکانمان بکەین. ئایا نوێژ ئێمە بە چی ئەکەین؟ هەموو نوێژەکانمان ڕەبتی بە خۆرەوە هەیە. ئەبێ سەیری ئاسمان بکەین، خۆر کاتێکەمان بۆ تەحدید دەکات کە کەی ئێمە نوێژ بکەین. ئایا بەیانیان ئێمە سەیری فەجر ئەکەین، نیوەڕۆیان سەیرەکەین خۆر لە ناوەڕاستی ئاسمان، چەقی ئاسمان. عەسر سەیری ئەو ئەکەین کە خۆر با بڵێن سێبەر دوو هێندەی خۆی لێت، لە هەندێ مەذهبە ئەوەندەی خۆی و تۆزە زیاتر. ئێوارانش کاتێ خۆر ئاوا ئەبێ و شەوانیش کە سوورە لە ئاسمان ئەبڕێ. کەوابوو نوێژی ئێمە سەیری گەردوون ئەکەین، ئەو بڕیار ئەدا کەی کاتی نوێژەکەی ئێمەیە. بۆیە ئەلەم سەر کوڕەی زەویە هیچ کاتێک نییە مسلمانان عەبدایەتی تیان نەکەن، چونکە مسلمانان کەلجەسەدی الواحد، وەکو یەک جەستەوە هەن. ئێستا ئێرە نوێژەکەن، تۆزێکی تر شوێنێکی تر، تۆزێکی تر شوێنێکی تر، تۆزێکی تر شوێنێکی تر. ئەم کوڕەی زەویە کە ئەیبینی مسلمانان یەک سانیە بێ عیبادەتی ناکەن، هەر هەمویان بە یەک کوتلە نوێژەکەن. بۆیە ئەڵێن ئەو دەنگەی کەوا لەسەر زەوی نابڕێ بریتێ لە دەنگی بانگ، چونکە کە ئێستا لای ئێمە بانگ تەواو ئەبێ شوێنێکی تر دەست پێ ئەکا، ئەوێ تەواو ئەبێ شوێنێکی تر دەست پێ ئەکا. هەموو گەردوون پێکەوە، هەموو مسلمانان پێکەوە هاوار ئەکەن لەسەر زەویە. تەنها نوێژ نییە بەم شێوازە. زەکاتەکانمان بۆ ئیمامی عوسمان خسێ مانگی ڕەمەضان، خۆی زەکات ناوێ بە مانگی ئینگلیزی بدرێ، با بڵێ مانگی خۆری بدرێ. ئەبێ ئیلا بە مانگی زاینی نەدرێ، بە مانگی چی؟ مانگی خۆمان مسلمانان هیجری بدرێ، بۆ مانگی کۆچی. چونکە ئەمە تەحدیدی ئێمەیە کە لە شەرعا بۆمان کراوە. ئەبێ حتا هەندێک مسلمان مەسەلەن ئەگەر حساب بکەن بڵێن وەڵا مانگی حەوت زەکاتەین، مانگی حەوتەکەی تر زەکاتەین، 10 ڕۆژ هەموو ساڵێ لە زەکاتەکەیان خەرزارە بن. ئەبێ بە مانگی عەرەبی
بوي إمام عثمان بوي خلق ليتيق نتشي فرموي زكاة كان بخنا مانجي رمضان مانجي رمضان ناو لنا بشهر الزكاة أقلنا لأصلا أم مانجي رمضان كأسئمة زكاة تيا أدين وكو صفر وربيع الأول وهم وكو يكو كي زكاة دي كي لسر فرز بو أو كانت طبيعي كوابو مانگ بريار بو إما أدا كسال أجريته إما كي زكاة كان من درب كين نكخو من بابين سر كفارات كسيك كوا قتلك أكات خواهي قورا پنامن با خواهي قورا هم مسلمانان پنابا قتلك أكا أبي دو مانگ برجو بي أم دو مانگ بدو مانگ إنجليزي برجو أبي زايني برجو أبي يانا نا بدو مانجي عربي برجو أبي بدو مانجي هجري وكوتشي برجو أبي بدو مانجي كوتشي برجو أبي طواوي أحكام كان يتر كدقتيان بدي هر هميان ربطيان هي لقل شيا لقل كونا لقل قردونا لقل مانجا لقل روجا أمانة تحديدي كاتا كان بو إيما أكن نك خومن بو خومن يمكن جابا إسابيما وسر مانجي رمضان آيا مانجي رمضان إيمي مسلمان خومن بو خومن قياساتكين بوي خلافك لنوان ما ندروز نبي نخير وزور أسايش خلاف دروز بين لم ولاتا مانجي رمضان بلا ولاتا يبناء مانجي رمضان نبي بيغمريان صلى الله عليه وسلم فرمويتي صوموا لرؤيته وأفطروا لرؤيته بالرجوب كاتي مانجتان بيني رجوبشكن كاتي كمانجتان بيني لهردو حالتك مانج بيوسيو علامة بو الرجوب كوابو إمي مسلمان كاتي كوا سيري قردون أكين سيري مانج أكين أو كاتا أبينين كرمضان يا رمضان نية حكمتي أميكا بوشي رمضان وكو مانجا كان يتر همو كاتك سورانوي هي ونيل لشوينة كات تحديد كرابي خو أقل مروف بيكر دايما تواني أسا مانجي زايني كمروف كردويتي هيج قران كاري وسرانا مانجي حوت كهاوينا مانجي حوت هاوينا بوشي چونکە مرۆڤەکان بە ئاسانی ئەتوانن تحدیدی کەن ئەکرێ ئێمە مانگ بکەینە 60 ڕۆژ زۆر تەبیعی حسابی ئەکەین تەوزیعی ئەکەین چەند مانگێک کەمتر تۆزە دانێت چەند مانگێک زیاتر ڕێکی ئەکەین و هیچ کێشەیەک و اختلافێکیش دروست نابێت بۆ چونکە ئەو شتێکی جەدوەلێکی حسابی و هیچ کێشەی نییە جارێک دۆستێک زۆر مناقەشەی ئەو مەسەلەی لەگەڵا ئەکردم وتم برای ئێستا حکومەتی هێرەم کردوێتی بە 2 مانگ جارێک کردی بە 60 ڕۆژ هیچ گرفتمان هەیە حسابەکەش ئەڕوا ڕێک و پێ هیچ کێشەمان نییە ئەمیشە بە هەمان شێواز ئەکرێ خۆمان دای بنین هیچ کێشەشمان نەبێ زۆر بە تەبیعی بڕوە ئەمەی کە لە دینە ئێمە مەئمورین پێی ئەوەیە هیچ ساتێک نەبێت کە چوونەوە خزمەتی خوا ئەو ساتە تایە بە ڕۆژوو نەبوو بین چونکە مانگ بۆمان تحدید ئەکات جاری وا هەیە هاوین جاری وا هەیە زستان جاری وا هەیە پاییز جاری وا هەیە بەهار هەموو ساتەکانی ژیانمان ئێمە ساتانێکە کە ئێمە عەبدایەتی ڕەب العالەمینمان تیا کردووە ئەفەرموون ئەگەر هەر کەسی عومری گەیشتە 36 ساڵ واتە 36 ساڵ ڕەمەزانی گرت ئیتر ساتێک نەماوە ڕۆژێ نەماوە لە ساڵەکانە لە ڕۆژەکانی ساڵە هەر هەمووی ئەو بە ڕۆژوو نەبوو بێتیە کە ئەمە فەزیلەتێکی زۆر گەورەیە و لە ئیسلامە دەستگیرمان بووە و بەمە گومانی هەموو ئەوانە ڕەت ئەبێتەوە چونکە ئەوانە تێنەگەیشتون واتە سەورەکەن ئێمە خۆمانین بۆی خۆمان تەحدیدی کەین و تەواو نە ئێمە بڕیاری خوا ئەوایە کە ئەبێت مسلمانان سیرێکی ئاسمان کەن چاویان بکەنەوە جوان سیری کەونکەن بۆی تێبفکرێن لەوێشەوە بۆیان تەحدید ئەبێ کەوا کەی بە ڕۆژوو ببن وەکەی ڕۆژەکانیان بشکێن مەسەلەی شەوانی قەدر زۆر کات بەداخەوە ئەڵێن خەڵکێکی مسلمان زیاتر ئەم بابەتانە ئەهروژێنن کە ئەسڵی ئەو فکرەیە لە فکرێکی شیعەوە هاتووە کە گومان لەسەر شەوی قەدر دروستەکەن کە شەوی قەدر شەوێک بووە ئەبێ خودی ئەو شەوە تکرار بێتەوە بۆ ئەوی مسلمانان ساردکەنەوە لە شەوانی قەدر و دووریان خەنەوە لە شەوانی قەدر بەوانیش بە هەمان شێواز ئەڵێن ئەو شەوەی کەوا قەدرە ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ چۆن تەحدید ناکرێ ئایا 21 22 23 کەس ناتوانێت تەحدیدی کە ئەفەرمێ گەڕۆکە
لبيني دكابويا بيغمبري خوا صلى الله عليه وسلم دياري نكر هر جاري يكي كان بركة لو أتش صالة 21 بي صالة 22 بي صالة 27 بي بويا هر دشوا كإنسان مسلمان دانيش يتر هيج كشي نابي شوي قدري زندو كردوتو أمش بوشي بوي هيج كاتيك نبي لسر زوية شوي قدر وبركتي قدري بس برنكه وهيج زمنك النبي الزمن بو استلو أتشي لاي إما الشوا بياني لشو نكتر شوا كإما الرج أكينوا بويا إمام الشعبي رضا رحمة خويلة بقسيك جواني أفرمي ويومها كليلها شو روجي قدر وكو يكن هردوك أجركان هي إما زور كالروجكي بشتي لي أكينوا أفرمي هردوك وكو يكن چونك لشوشيكي زاوية لساتيكي زاوية لو أتش استلير قدره توزيكتر لشوين يكتر قدره لشوين يكتر قدره لشوين يكتر قدره شكل مسألة شوي قدر مسألة بركته خوا بالريالي داوك شويكم بو ايوه تحديد كروي ايمان داران يعني ام خوا عظيمة نازاني انسان كان خوان بو خوان كاتك اير الشو شوين يكتر شوني او خوي قردوني دروس كردو وبالريالي داو ببي او حساباتي مانج اما تيار دانيشين شو كان زندو اكينو ابا مش عينا تيجيشتن لم فلسفة فكري دو همرة أكاتوك أو كاتيك وقرآن هات خوار وبيغمبري خوا صلى الله عليه وسلم لما ويبستو صالي جيانيا وچندين جار تكرار كرنو وبيغمبري خوا صلى الله عليه وسلم تا تثبيت بلا سد الله بيروزكي همو أم كاتانا بيكوا نايوان لنا بشواني قدر بويا همو ساتكاني كسي إيمان دار لو دشوي أخيرا لهر سوشيكي سر زويابي لهر كنجوريكي زويابي اعتبارك ريب الشوي قدر بنسبة أو كسانوا وبركاتي خوي قورا خوي بسريانا دا أبارين بويا أوانا هاتون سيري بركتكي خويان نكردوا سيري الزمن وكاتكيان كردوا أمي مسلمان سيري بركتك أكين وسيري حكمتي دانان لو كاتا أكين نقبين تنها سيري مجرد زمنك بكين بفكر وبعقل خومان بيبيوين همان أم شبهيك بلاو أكريتوا أكري لنويجيشا دروس كريت شكو أقر إما للرجوة تسليم بوين لنويجيشا باشا في غمري خواه صلى الله عليه وسلم لكيا نويجي كردو أو كاتيك اللي ران نويج أكا أي لو سري قوي زوي احتمال الشوبة شون أبين نويجيني ورا بكري نخير أمش شتيكي تربى إما الله قداستي هيج شوينك لإسلامانية همو شوينة اعتبار بشوينكي خوي وجيغاكي خوي رب العالمين برنامكاني يا سكاني بودا الرجع بويا برز كانم والله إما كاتك برجوع بين إما كاتك نيوج أكين كاتي الزكاة كان در أكين هرشتك لوانا أكين إما خومن بتنهانين إما هستكين خومن لقل خومانا خومن لقل قردونا خومن لقل قرآن أخوانينوا بويا همو كاتك وإما عبدايتكاني خواهي قورجي بجي أكين بيمان وايا أو عبدايتيانا بتنهانين إما كأيكين دورو برمان جيراوا والله أقل لك سجنك أبي تشول وهول كسب بدورة ونبي تو خريكي قرآن خندن بي خريكي نوش كردن بي والله تأكيد بأم دارو پردوي سجن شاهدي وتو أدن أقر لناو كومال دارستاني كي تشولاي كس أقايلين نوش جبجي أكي والله أوانا للرجي قيامتها شاهدي بو أدن نالي أفرميه حتى توم آشنام بون حتى وكو توم آشنابوي خواهجان همو كون جيتي قردون مروف هموي آشنابون أمستا كاتك لتو دورم بينم لقل توياتيك شوى مو بموم أغيار بيتو موكانم لقل يكا شركا أغيار بيكتر بويا إمي مسلمان جاري كتير تأكيد أكينوا كفلسفة عبادة كان من مربوط نية بيك زمني محدد ومربوط نية بيك كاتي ويك شويني محدد بلكو مربوطة بويك رب العالمين برياري بو إيما داوة لقل قردونو سير كرني كونا إيما النيوجة كان من إيما الرجوة كان من إيما طاعة كان من شواني قدر من زندو أكينو خوايا داوال اللي أكين بناوي جوانت بصفتي برزد باسمي عظمت زياتر پروردگارا لعبدايتي كان تيمان بقينا يا ربي خوايا تشيج بخرنا وعبدايتي كان مانوا خوايا أو كساني كملحدن ولم دينا شيرينيتو هالقرامنتو تشيجي أم دين داريان نكردوا پروردگارا داوال اللي أكين بناوي جوانت بصفتي برزد باسمي عظمت هدايتيان بدا يا رب العالمين خوايا كان
ئەوانە لێیان تێکچووە ئەگەرنا عەبدێکن لە عەبدەکانی تۆ گەورەی خۆت هیدایەتیان بدە خوای گیان هیدایەتیان زیاد کە خوای گیان هیدایەتیان زیاد کە یا رب العالمین داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمت ئەم مەجلیسەی کە ئێمە دانیشتوون بۆ مەجلیسی ذیکر خوایە ئارامی بەسەرمانە ببارێنە یا ربی خوایە لە گوناهەکانمان ببورە هیچ کاممان ئەم مەجلیسەمان بەجێ نەهێڵایەبی یا ربی پەروەردگارە سەرجەم گرفتەکانمان چارەسەر کە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای عەبدایەتەکانمان لێ قبول کە وتارەکانمان لێ قبول کە ذکر و ئەورادەکانمان لێ قبول کە یا رب العالمین یا ربی خوای ئەو کەسانەی کە لەم مانگا بە ڕۆژوو نەبوون خوای هیدایەتیان بدە یا ربی خوای گیان بیان کەرە خزمەتکاری ئەم دینت خوای بیان کەرە خزمەتکاری ئەم دینت یا رب العالمین یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمت یا ربی خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خزم و کەس و کارمان ببورە لە گوناهی دراوسەکانمان ببورە لە گوناهی ئەهلی گەڕەکەمان ببورە لە گوناهی خەڵکی کوردستان ببورە خوای ئارامی بخەرە دڵ و ماڵمانەوە ئارامی بخەرە وڵات و گۆڕمانەوە تو گەورەی خۆت خوای گیان لە مردوەکانمان ببورە یا ربی خوای لە مردوەکانمان ببورە ئەوان خوای لەم ڕەمەزانە زۆر محتاجی دوعاکانن خوای لێیان ببورە پەروەردگارە لێیان ببورە یا ربی خوای ئارامی بەسەریان ببارێنە یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمت یا ربی خوای بلطف و گەورەی خۆت لەگەڵ رسول الله صلی الله عليه وسلم حەشرمان کە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە یا ربی خوای گیان دار و پەردووی ئەم مزگەوتە پەروەردگارە بکەرە شاهید بۆ ئەم وتارانەمان یا ربی خوای بیکەرە شاهید بۆ نوێژەکانمان بیکەرە شاهید بۆ ڕۆژەکانمان بیکەرە شاهید بۆ تاعەت و عەبدایەتیەکانمان یا رب العالمین یا ربی خوای ئەم دوعایانەمان لێ قبول کە یا ربی خوای ئەم دوعایانەمان لێ قبول کە هەر کەسمان نەخۆشە شیفای بدە هەر کەسمان قەرزارە قەرزی سەرشانی سووک کە هەر کەسمان کێشە و مصیبەتێکی بۆی چارەسەر کە یا ربی خوای گیان ئەم عەبدانە ڕویان کردوتە ئەم ماڵەی تۆ دەست بۆ لای تۆ نەبێ بەرز ناکەنەوە سەری سوژدە بۆ تۆ نەبێ نەوی ناکەن دە یا ربی خوای دەستیان ڕەت مەکەرەوە یا ربی خوای دەستیان ڕەت مەکەرەوە خوای بۆ خاتری گەورەی خۆت دەستیان ڕەت مەکەرەوە یا ربی پەروەردگارە دوعاکانمان قبول کە یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين